یەکێکە لە نەتەوە کاراکانی وڵاتی سوێد و لە ڕووی کولتوری و کۆمەڵایەتیەوە کاریگەر بووە و لەگەڵ ئەوەی تایبەتمەندێتی سیاسی و کللتوری خۆی بووە هاوکات کاریگەری لە سەرتەواوی هاونیشتیمانیانی وڵاتی سوێد هەبووە. لە سوێد مارکێتی کوردی هەیە و بە هەمان خەسڵەتی کولتوری و تایبەتمەندێتی خۆی شمەکەکانی بڵاو دەکاتەوە کە تەنیا لە شارێکی وەکو ستۆکهۆڵمی پایتەخت زیاتر لە 8 مارکێتی گەورە هەیە کە زۆرینەی خۆراک و شمەکی بازاڕەکەی کوردین و سوێدی و نەتەوەکانی دیکە لە پاڵ کورد کڕیاری دیاری ئەو مارکێتانن. لە سوێد چێشتخانەی کوردی هەیە و تەنیا لە پایتەختی ئەو وڵاتەدا زیاتر لە 10 چێشتخانەی گەورە و 25 ناوەندی خواردەمەنی و چایخانەی کوردی هەیە و لەگەڵ ئەوەی لەلایەن کوردی ئەو وڵاتە بەڕێوە دەبرێن هاوکات خواردن و خواردنەوەی کوردی بە تایبەتمەندێتی کوردی دەفرۆشن و بە هەمان شێوە کورد و نەتەوەکانی دیکەی ئەو وڵاتە سەردانی دەکەن. هەر لەم وڵاتەدا و وەک بەشێکی سەرەکی لە کتێبخانەی گەڕەکەکان بەشی کوردی هەیە و لەگەڵ ئەوەش بەشی کوردی یەکێکە لە پێکاتە سەرەکیەکانی کتێبخانەی نێودەوڵەتی سوێد کە لە ستۆکهۆڵمی پایتەختی ئەو وڵاتەدایە. لەپاڵ هەموو ئەمانە ئەم ناوەندە کوردیانە لە ئاستی سیاسی و کۆمەڵایەتی و کللتوری لە وڵاتی سوێد هەیە. زیاتر لە 30 نوێنەرایەتی پارتی سوێدی دیارترینیان ناوەندی 29 پارتی کوردستانی کە لە پارتەکانی هەر 4 پارچەی کوردستان پێکهاتوون و چالاکی سیاسی دەکەن. نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان، فیدراسیۆنی ڕێکخرا و کۆمەڵە کوردستانیەکان، کتێبخانەی کوردی کە ڕێکخراوێکی کللتوری تایبەت بە پەرتووکی کوردیە و بەیاخ بە کوردناسی دەدات، بەشی کوردی لە ڕادیۆی نێودەوڵەتی سوێد، 3 کەناڵی تەلەڤیزیۆنی کوردی. لەپاڵ ئەمانەش لە ناوەندە حکومی و فەرمیەکانی ئەو وڵاتەدا نزیکەی 350 کورد هەیە و لە باڵاترینیان کە ناوەندی باڵای یاسادانەنە واتە پارلەمان 7 ئەندامی کورد هەیە کە 5 ئەندامی کارە و دوانیان ئەندامی یەدەگن و بەسەر پارتەکانی هەردوو باڵی چەپی ئۆپۆزیسیۆن و ڕاستی دەسەڵاتی ئێستا دابەش بوون. بۆیە کوردستان و سوێد کورد و سوێدیەکان دوو پێکاتەی کاریگەرن لەسەر یەکدی. لە پەرلەمانی سوید 7 پەرلەمانتاری کورد هەیە. ئەمە لە تاریخی سوید و من باوەڕمەتم لە تاریخی وڵاتانی تری ئەوروپا کە نەتەوەیەکی کە لە دیاسپۆرا بێت توانی بێتێ ئەوەندە پێگە و جێگەی خۆی لە ناوەندێکی باڵای بڕیاردان بکاتەوە. بێگومان ئەمە دەگەڕێتەوە بۆ بزێوی و چالاکی کوردانی سوید کە تاریخێکی کۆنی هەیە. و ئەمە بە تەئەکید کاردانەوەیەکی زۆری هەیە لەبەرەوەی بەشێکی زۆر لە کوردەکان لێرە لە ناوەندەکانی سیاسی لە ناو حزبەکانی سویدی ئەندامن لە کۆمەلگای مەدەنی ئەم وڵاتە چالاکن. ینی ئینسان دەتوانێت بڵێ کوردستان و سوید لە ڕووی جوگرافیەوە چەند دوور بوون لە یەکتر ئەوەندە لە ڕووی پەیوەندی بینی دامودەستگا و دەسەڵاتی ئەم وڵاتە لە کوردستانەوە نزیکن. کوردستان لێرە نزیکە و سویدیش لە کوردستان نزیکە. بەهێزی کوردانی سوێدیش لە هەڵوێستی ئەم وڵاتە لە سەرکورد و پێچەوانەکەش هەیە. یەکێ لەوانە ڕوانگەی سوێدە بۆ پرسی جینۆسایدی کورد و ناساندنی ئەنفال وەک جینۆساید و باوەڕهێنان بەو بڕیارەی دادگای باڵای تاوانەکانی عێراق لەلایەن سوێدەوە کە لە دانیشتێکی فەرمی پارلەمانی ئەو وڵاتە بەڕێوەچوو. بەڕێز سەرۆکی پەرلەمان نزیکەی چارەگە سەدەیەک پێش ئێستا لە مانگی فێبریوەری ساڵی 1970 ڕژێمەکەی سەدام حوسێن لە عێراق دەستی بە هێرشی ئەنفال کرد کە هەڵمەتێکی گەلکوژی بەد بوو دژی دانیشتوانی کوردی ئەو وڵاتە. لە ماوەی 6 مانگدا بە شێوەیەکی سیستەماتیک کۆمەڵکوژی بەردەوام بوو. نزیکەی 1000 گوندی کوردەکان لەگەڵ خاکدا یەکسان کران و بەلایانی کەمەوە هەزاران مرۆڤ کۆکوش کران. شاری هەڵەبجە کەوتە بەر هێرشی چەکی کیمیاوی. هەزاران مرۆڤ بە شێوێکی نامرۆڤانە بە ئازارەوە مردن. سەرکردەکانی جیهان بێ ئاگا نەبوون لەوەی کە ڕوویدا. بە پێچەوانەوە لە ڕێگەی وێنە سەتەلایتیەکانەوە تەماشایان دەکرد کە چۆن گوندە کوردیەکان یەک بە دوای یەک خاپوور دەکرێن و لەسەر نەخشە دەسڕێنەوە. بەڵام ئەو کاتە بۆ ئەمریکا گرنگتر بوو پشتیوانی لە سەدام حوسێن بکات لە شەڕەکەی دژی ئێران. هەروەها زلهێزەکەی دیکە یەکێتی سۆڤێت پەیوەندیکی دۆستانەی لەگەڵ دیکتاتۆرەکەی بەغدا بەستبوو. کۆمیتەی مافەکانی مرۆڤ لە نەتەوەیە گرتوەکان دژی سەرکۆنەکردنی عێراقی سەدام حوسێن وەستایەوە.
ئەم دانیشتنەی پەرلەمانی سوێد بۆ کوردانی ئەو وڵاتە و کورد بەگشتی جێگەی خۆشحاڵی بوو، ئەگەرچی لە زۆر شوێن هەڵەتێگەیشتنی دروست کرد و وەک بڕیاری ئەو وڵاتە بۆ بە جینۆساید ناساندنی ئەنفالی کورد بووبێت، بەڵام لە دەربڕینێکی بەهێز و دانان بە بڕیارەکەی دەسەڵاتی فیدرالی عێراق زیاتر نەبوو. بەڵام ئەمەش سەنگ و هێزی خۆی هەیە و بۆ ئێستا زیاتر، چونکە سوێد خاوەنی یاسایەکی نوێیە بۆ بە سزاگەیاندنی ئەوانەی دەستیان هەبووە لە تاوانەکە و ئێستا بەشێکی لەو وڵاتەن و ڕاگیراون. لە دوای دادگاییکردن و سزادانی یەکەمین سوێدیش کە بەشدار بووە لە جینۆسایدی ڕواندا، زیاتر ئەم دەربڕینە و ڕۆڵی سوێد بەهێز دەکات لە بە جینۆساید ناساندنی ئەنفالی کورد لەسەر ئاستی ئەوروپی و جیهانی. ئەگەر ئۆلف پالمە لە ساڵی 1970دا بژیایە، ژمارەیەک ناوی دیکەشی بۆ لیستەکەی زیاد دەکرد. ئەو جێگا و کۆمەڵگە کوردیانەی کە توندوتیژی تێدا پیرۆزکرا، ئەو کاتە ئەم ناوانەشی بۆ لیستەکەی زیاد دەکرد. سوورداش، هەڵەدن، چناران، ماشان، هۆمەرقەیوان، شەدەڵە، تەکیە، بەلەکجار، سێوسێنان، دووکان، گۆبتەپە، ئەسکەر، حەیدەربەگ، بالیسان، مەلەکان، وەرتێ، هەیران، وەرێ، نازەنین، کامۆسەک، ئەسپیندار، هەلیاوە، بۆنێ، مێزێ، سپیندار، خەلیفۆ، گەرگەش، زارکێ، شێرانە، یەکماڵە، سوارێ. ئەم ناوانە ناوی ئەو کۆمەلگە و گوندانن کە دانیشتوانەکەیان بە چەکی چیمیایی کۆکوش کراون. بەڕێز سەرۆکی پەرلەمان، هێرشی بیۆکیمیایی بۆ سەر شاری هەڵەبجە لە ساڵی 1992دا بەشێک بوو لە هێرشەکانی ئەنفال کە جینۆساید بوو بە دژی کوردەکان ئەنجامدرا. دەبێت ئەوە دەستنیشان بکەین کە دادگای نەتەوەی عێراق دیاری کردووە گەلکوژی پێناسەیە کە بۆ شاڵاوەکانی ئەنفال. هەروەها پەرلەمانی عێراقیش وەکو جینۆساید ددانی پێداناوە. لە ساڵی 2007دا ئەوانەی کە بەرپرسیار بوون بەرامبەر پێشێلکردنی مافەکانی مرۆڤ حکم دران. ڕێکخراوی مافی مرۆڤ هیومەن ڕایتس وۆچ ژمارەیەک راپۆرتی بڵاو کردەوە کە تێیدا ئەنفالی وەکو جینۆساید دەستنیشان کردبوو. دوای ڕووخانی سەدام حوسێن و هەڵدانەوەی ئەرشیڤەکان زانیاری زۆرتر دۆزرانەوە. تێیدا پلانی جێبەجێکردنی ئەنفال دیاری کراوە. بە پشتیوانی ئەو شتانەی کە باسمان کرد، هێرشەکانی ئەنفال جینۆسایدن. پارتی گەل هیچ کاتێک دوودڵ نەبووە لەو مەسەلەیەدا. من دڵخۆشم بەو هەواڵە پۆزەتیڤەی کە ئێمە لە کۆمیتەی دەرەوە هەمان بووە، بە پێچەوانەی ئەوەی کە جەبارەمین دەڵێت ئێمە وەکو جینۆساید ئیعترافمان پێکردووە. samt att respektera sina åtaganden som medlem i FN. Det eskalerande våldet i Syrien och den allvarliga humanitära situationen. برلمان السويد سال 2012 مهي 12 أنفال وحلبجة وكي قتليام وكي جنوسايد قبول كر أو كافكي بيروز بو كافي يكمين بشتي كندا بو وهروسا بشتي وي كافي لإنجلانسي كافي كاتاوتن كول ورجي برلمان إنجلترا ومسألة قبول بكي وكي بابتي أنفال وكي جنوسايد. Poliser kan inte det här, vi behöver hjälp. Men erkänn också
من ڕەنگە خوێنەرەکەم بڕێک جیاواز بێت لە زۆربەی سیاسیەکانی کە لە کوردستان باسەکەن بێگومان گرنگە کە لە وڵاتانی دەرەوە مەلەفی ئەمفال بە جەنوساید بناسێنرێتن بەس ئیشە هەرە گەورەکە لە کوردستان و لە بەغدایە ئەگەر هاتو ئێمە لە بەغدا توانیمان پەرلەمان قانع بکەین حکوومەت قانع بکەین پرۆسەیەکی وەکو ئەوەی لە وڵاتانی تر هەیە تعویزێکی ڕسمی دەوڵەتی دابن و خۆ دۆرخستنەوە نەبێتن لە قرارێک کە زۆر جار گوێم لە سیاسەکانی عێراقی ئەڵێن بۆ ئێمە ئێمە کوردمان ئەمفال نەکردووە عەرەبیش ئەمفال بووە بە شێوەیەکی گشتی چون کورد داوای هی قەرەبووی خۆی دەکا بە شکلێکی یاسایی بە شکلێکی مادی بە شکلێکی معنەوی بە شکلێکی سیاسی ئەوها ئێمە لەگەڵەوەی نەکە برا عەرەبەکان خۆشکە برا عەرەبەکانی ئێمە لە بەشەکانی تری عێراقیش کە توش بوونە بە هەمان شێوە قەرەبوو بکرێنەوە بە واتایەکی تر ڕاستە گرنگە ئەم جەنوساید ناسینە لێ دەرەوە بەعدێکیەوە هەبێتن بۆ ئەوەی چاوێکی دەرەکی هەبێتن لەسەر ڕەوشی عێراق بەس ئیشە ئەساسیەکە لە بەغدایە و لە کوردستانە gelek babet hene yek jê ku rewendê Kurd li Swêd birastî jî pir pêşketî xwendinê xwe kir û zarokê me gihan û em çûne zango û universitê û em zimanê wan behsan û ketin nav siyaseta wan û nav cîhana wan ew yek ji sebebayî di duwa jî ku Swêd dewletekî tim û tim welatekî demokrat e û kêm zêde hevalbendê milletê Kurd e her wisa ew du babetê pir mühim in a babeta sisiya ku di nav Ferlemanê Swêd yekemîn car di cîhanê de zêdî 5 ya heta 7 kesê Kurd bi eslî Kurd di nav Ferlemanê Swêd hene ew prosesana alîkariya Kurd û Saîdwaç û rêxirawî Kurdî din û partî û dezgehê medenî û sîvîl li Swêd me bevdûr hema kar kir ji bo ku ew pirs bê Ferlemanê Swêd û ew pirs hatî yani sedemê wê gelekin pirin sedemê wê wek misal got sê tiştî bûn sê babet bûn ew sê babet jî pir giring in bihêvînê ku ew pirs li Ferlemanê din jî li dervê Swêd hêdî bên münaqişe kirin بەدیتنی من هەردوو لای مەسەلەکە گرنگە ئینسان لەبیر نکاتن لە سوید و وڵاتانی دیموکراتی یەکێک لە ستونە ئەساسەکانی سیاسەتی دەرەوەیان مافی مرۆڤە یعنی ئەمە مەسەلەیەکی گرنگە ئینسان لە پێشاوی بێتن هەگەر تەماشا بکەی ساڵانە وەزارەتی دەرەوەی سوید بەشی مافەکانی مرۆڤ هەیە کە راپۆرتێک لەسەر ڕەوشی مافی مرۆڤ لە زۆربەی وڵاتانی جیهان دروست ئەکاتن من بە قەناعەتی من بۆ ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو پرسەی مەسەلەی ئەم بە جەنوساید ناسینکردنی ئەمفال لە پەرلەمانی سوید بۆ کۆمەڵی فەکتەر دەگەڕێتەوە کۆمەڵی یعنی هەم باگراوەندە تاریخێکە هەم سیاسەتی ئەم حزبە سویدیانە هەم پێ ئەو شێوە فۆرمە ڕسمی کە پەرلەمانتارانی کورد لە گروپی مختلفی کە لە حزبی مختلف بوون مدخۆن یا لایحەیان تەقدیم کرد ئەمانە و لەگەڵ ئەکتیڤیتێتی حکوومەتی کوردستان و پارتە سیاسیەکانی کوردستان هەموو یەکی گرتەوە و ئەم ئەنجامەیە بووە بە واتایەکی تر هەر وەختی کورد ئەوە پێم وایە هەمومان دەبێت ڕێک بین لەسەرەوە زۆربەی جاریش گوێمان لێ دەبێت بەس زۆر جاریش پیادە ناکەین ئەگەر ئێمە یەک گرتوو بین لە هەردوو ئاستی ملی و سیاسی و میدیایی ئەوانە لەم ئاستانەدا ئەتوانین زۆر بڕیاری شایستە لە پێناو بەرژەوەندی کورد دەربکەین لە نەتەنها لە سوید بەڵکو لە زۆربەی وڵاتانی جیهان کورد لە ئاوارەیی و پەنابەرەوە بۆ ناوەندەکانی بڕیار لە وڵاتی سوێد کورد ڕابردوویەکی مێژوویی هەیە مێژووی پێگەی کورد لە سوێد لە ڕووی کاراییەوە بۆ ساڵانی هەشتاکان دەگەڕێتەوە پەیوەندی بە خراپبوونی ڕەوشی کورد و کرانەوەی سوێد بەڕووی کورد هەبووە کە لە ساڵانی 90ەکان ڕووی لە زیادبوون کرد و تا کۆتایی ساڵانی 90ەکانی سەدەی ڕابردوو کورد بووە یەکێ لە جالیە دیارەکانی ئەو وڵاتە بەقەدەوەی ئێستا لە سەر ئاستی کوردانی پەنابەر سوێد دووەمین وڵاتە و لە ئاستی کوردانی باشووری کوردستان یەکەمین وڵاتە بە پێی ئامارە نافەرمیەکان و لە سەرزاری پارلەمانتارێکی ئەو وڵاتە ڕێژەی لە سەدایەکی دانیشتوان پێک دێنێت کورد ڕابردوویەکی دیکەی هەیە و بەپێی سەرچاوە مێژوویەکان دەگەڕێتەوە بۆ 1000 ساڵ پێش ئێستا ئەو پەیوەندیش لە ڕێگەی ڤایکینگەکانەوە کە بە مەبەستی بازرگانی یان سەربازی و هەندێک جاریش ڕاوڕوت سەردانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستانیان کردووە ئەو پەیوەندیە لە سەردەمی بنەماڵەی مەروانیەکان بووە کە لە فارقین دەسەڵاتیان هەبووە چەندین سکەی سەردەمی مەروانیەکان لە مۆزەخانەکانی سوێد پارێزراون و ئەوەمان بۆ پشتڕاست دەکەنەوە
کە سوێدیەکان لە سەردەمانێکی زووەوە سەردانی کوردستانیان کردووە. دەیان کەسایەتی و ڕۆژهەڵاتناسی سوێدی بە مەبەستی جۆرا و جۆر لە دوای سەدەی هەژدەهەمەوە سەردانی کوردستانیان کردووە و دەیان گوتار و نامیلکەیان لەسەر کورد و کوردستان نووسیوە. ئەوەی دیار بێت یەکەمین کورد کە سەردانی سوێدی کردبێت دکتۆر میرزا سەعیدی کوردستانی بووە کە لە ساڵی 1963 لەدایک بووە و لە ساڵی 1942 کۆچی دوایی کردووە. ئەو کوردێکی سنەیی بووە لە ساڵی 1993 سەردانی سوێدی کردووە. یەکەمین کوردیش کە بە شێوەیەکی فەرمی وەک باڵیۆزی دەوڵەتی عوسمانی لە ساڵی 1998 تا ساڵی 1970 هات بێتە ستۆکۆڵم شەریف پاشای خەندان بووە کە لە ساڵی 1965 دایک بووە و لە ساڵی 1950 کۆچی دوایی کردووە و ماوەی 10 ساڵ ماوەتەوە. شەریف پاشا پیاوێکی پۆشتە بووە و کەسایەتێکی سەرنجڕاکێشی هەبووە. هەر بەپێی سەرچاوە مێژوویەکان سەرنجی زۆر لە سوێدەکانی ڕاکێشاوە. ڕاگەیاندنی سوێدی بە بایەخەوە باسییان کردووە. تەنانەت لەگەڵ پاشای ئەو کاتەی سوێد چووە بۆ ڕاوشکار. نێگارکێشی سوێدی ئاکسل یۆنگستێدس لە ساڵی 1990دا وێنەیەکی پاشای سوێد ئۆسکاری دووەم و شەریف پاشای کێشاوە و دواتر پێشکەشی کۆشکی دۆڵمە پاچای لە ئێستەمبول کراوە و ئێستا لەو ناوەندە پارێزراوە. مێژوونووسی نێوداری کورد محەممەد ئەمین زەکی بەگ لە ساڵی 1940 سەردانی سوێدی کردووە. ئەمین زەکی بەگ ئەفسەرێکی نێوداری عوسمانیەکان بووە. یەکەمین پەنابەری کوردیش کە هاتۆتە سوێد کوردێکی باکووری کوردستان بووە کە ناوی سلێمان ئەلێکساندەر کۆنتاسە لە ساڵی 1911 دایک بووە و لە ساڵی 1970 کۆچی دوایی کردووە و لە ساڵی 1929 هاتۆتە ستۆکۆڵم. یەک لە کەسوی سەرۆکاتیەکی ئەوروپای کرد ئەو کاتە بەڕەحمەت بێت ئەنالین کە دوستێکی زۆر نزیکی کورد بووە زیری دەرەوەی ئەو کاتەی سوید بوو لە 2/5/2001 دێباتێکی زۆر گەورە لە پەرلەمانی کوردستان لەسەر ئەساسی هەندێک پرسیار کە ئاراستەی کرابوو لەسەر پرسی کوردستانی عێراقەوە بوو. گوتی جارێکی تر کوردستانی عێراق خەڵکی کورد نابێت ئاوارەی هیچ شوێنێکی تر بن دەبێ بپارێزرێن ئەم ستاتویە دەبێ بپارێزرێتن. ئەمە نقطەیەکی زۆر گرنگە لە بیرمان بێت. لە مەراسیمی کردنەوەی کتێبخانەی کوردی لە سوێد کە دامەزراوەیەکی ئەکادمی ناحکومی کللتوری کوردیە و لەلایەن نەدیم داغدەڤەرین دامەزراوە، ئانالیند وەزیری دەرەوەی ئەو کاتی سوێد گوتارێکی پێشکەش کرد و جەختی لە پشگیری وڵاتەکەی بۆ کورد کردەوە.